هاوڵاتیانی شاری سلێمانی دانانی جۆزەی 20 ئەمپێری بۆ دیاریکردنی ئاستی پێدانی کارەبای نیشتیمانی ڕەت دەکەنەوە و ڕایدەگەێنن. لەم کاتەدا لە بریەوە پێویست بۆ حکومەت هەنگاوی کردداری بۆ چارەسەرکردنی ئەو قەیران و گرفتانە بنایە کە ماوەیەکی زۆرە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە. لە ئێستا بەتایبەتی کە کۆمەڵە قەیران هەیە، بەتایبەتی قەیرانی نەوت و ئەمانە تەسەوڕ ناکەم ڕیارێکی باش بە هیچ وڵاتێک لە ئێستادا باوەڕ ناکەم ڕازی بێ بۆ تەسەوڕەکەم قەیرانی لەوە گەورەتر هەبێ حکومەت چارەسەری کات تا ئێستا ئەو بڕیارە جێبەجێ بکات. 20 ئەمپێر بەش چیەکە؟ ئاخی بەش چیەکە؟ مۆریدا هەیە چینەیە ئەنما عشکار کارەبات هەیە تو لە ماڵەوە 20 ئەمپێر بەش چیەکە؟ بە ئەوە نوێ ناژێن ئەم کارەباکە بۆ ناوێن نییە وەڵڵاهی کارەبا لە جاران زۆرترە. هو بێ حکومەت بێت لەوە بکاتەوە کە کارەبا باشتر بکات، یعنی نەک بڵێن گەڕێنەوەرە دوا بۆ 20 ئەمپێر و بۆ کەمتر و بەشێکی تری هاوڵاتیان بەگومانەوە لە پرۆژەکە دەڕوان و دڵنیانین بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە پێوەرەکە بەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت. ئەبێ حکومەتیش دادپەروەرانە بیت لەمە بکاتوانێ هەرێمی کوردستان ئەبێ هەمووی وەکو یەکوابێ، ئەگەر هەمووی وەکو یەکوابێ هاوڵاتیانیش ناتوانێت ئەم هەستێ بۆ کارەکە ناڕزایی خۆی دەربڕێ. بەڵام ئەگەر 20 ئەمپێریش نەبێ یعنی 30 ئەمپێریش بێت تۆز یعنی مەحدود بێ. هەر شتێک لە مەسلحەتی میلەت لە مەسلحەتی وڵاتێک بێ هەموو کەسێک هاوڕایە لەگەڵیە. بەڵام سیرەکەین ئێمە ئەم نەوە پرۆژانە ئەتوانین بڵین سابقەمان هەیە لەگەڵیا و بینیمانە کە پێشتر هەر ئەو مۆزەفەی کە ئەگەڕێ لە ماڵان ئەو جۆزەیە ئەبەستێ قابلی ئەوەیە کابرایشی دەوڵەمەند $100 نەخێر $200 بە جیرفانیا و چەتاڵێکی بۆ ئەکات و کارەبای زیاتر وەرەگرێت و ئەمە بۆ کەواتە یەکسانی بە یەکسانی دابەش ناکرێت بەسەر خەڵکە و لە ئێستاشا کۆمەڵی کێشەی زۆر گەورەتر هەیە کە قابلی ئەوەی حکومەت پێوەی سەرقاڵ بێت. لەوە خراپتر نابێت ئەیوەسێنێ لە حدێکە ئەیوەسێنێ بۆی ئەم کەمە کارەبایەش ئەوە لە دەست نەچێت. کەمبوونەوەی ئاستی بەرەمێنانی کارەبای نیشتیمانی لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا حکومەت و وەزارەتی کارەبای ناچار کردووە بیر لە ڕێگە چارەی تر بکاتەوە بۆ ئەوەی بەشێک لە گلەی و گازندەی هاوڵاتیان کەم بکاتەوە. بەڵام لەگەڵەوەشدا یەکەم بیرۆکەی حکومەت بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا لەلایەن زۆربەی هاوڵاتیانەوە بە گونجاو نازانرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.